دوو ڕاگەیەندراوی یەکێتی و پارتی هەوڵێکی ئاشتەوایی تێک دەدەن کە بڕیار بوو لە جەژنی نەورۆزدا ڕابگەیەنرێت. پێش دەنگدان لەسەر پرۆژە یاسای بودجە شاندی هەرێم دەچێتەوە بەغداد. سەدان سەربازی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە ناحیەی قەراجی سەر بە قەزای مەخمور جێگیر کراون. سڵاوتان لێبێت و هەواڵی ڕۆژتان پێشکەش دەکەم. دوو لێدوانی دژبەیەکی پارتی و یەکێتی هەوڵێکی جددی ژمارێک لە بەرپرسان و کەسایەتیەکان تێک دەدات کە بڕیار بوو لە جەژنی نەورۆزدا ئاشتەواییەکی نیشتیمانی ڕابگەێنن. لە چەند ڕۆژی ڕابردوودا هەوڵێک هەبوو بۆ لێک نزیک بوونەوەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و بڕیار بوو لە کاتێکی نزیکدا هەردوو هێزەکە لەسەر ئاستی لووتکە کۆ ببنەوە. بەڵام بەهۆی دوو لێدوانی دژبەیەک هەوڵەکە لەبار براو لە ئێستاشدا دیار نییە ئاراستەی هەوڵەکە چۆن دەبێت. بە پێی سەرچاوەکانی شارپرێس ژمارێک لە کەسایەتی سیاسی و بەرپرسانی هەردوو هێزەکە هەوڵێک هەبووە بۆ دروستکردنی ئاشتەواییەکی گشتی لە نێوان هەردوو هێزەکە و دواتریش سەرجەم هێزەکانی تری کوردستان. هەوڵەکە بە ئامانجی تۆکمەتکردنی نێوماڵی کوردی بووە بۆ دەربازبوون لەو مەترسیانەی کە دەوترێت ڕوبەڕووی هەرێم بوونەتەوە وەک ئامادەکاریەک بۆ قۆناغی داهاتوو. جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمانی عێراق ڕایگەیاند شاندی هەرێم بەر لە کۆبوونەوەی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر بودجە دەچێتەوە بەغداد. بەشیر حەداد بە ڕۆژنامەنووسانی ڕاگەیاند تاوەکو ئێستا وادەی دەنگدان بە پرۆژە یاسای بودجەی 2021 عێراق دیاری نەکراوە. بەڵام پێش کۆبوونەوەی پەرلەمان بۆ دەنگدان لەسەر بودجە شاندی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە بەغداد. وتیشی داوایان کردووە بودجە نەخرێتە بەرنامەی کاری کۆبوونەوەی سبەینەی پەرلەمان و دانیشتنێکی تایبەتی بۆ ساز بکرێت. بە گوێرەی هەواڵێکی پێگەی IQ News کە پشتی بە لێدوانی ڕەشاد گەڵاڵی لێپرساوی کۆمیتەی یەکێتی لە مەخمور بەستووە سەدان سەربازی هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش لە ناحیەی قەراجی سەر بە قەزای مەخمور جێگیر کراون. گەڵاڵی باسی لەوەش کردووە کە سەدان سەربازی سەر بە هاوپەیمانی نێودەوڵەتی دژ بە داعش بە تایبەت هێزە ئەمریکی و فەڕەنسیەکان لە سەربازگەکانی ناحیەی قەراج جێگیر بوون کە پێشتر ئەو جێگایە سەربازگەی هێزەکانی پێشمەرگە بووە. بە قسەی ئەو سەرچاوەیە نێوانی هێزەکانی هاوپەیمانان و چەکدارانی داعش کەمتر لە کیلۆمەترێکە و وتوشێتی فڕۆکە جەنگیەکانیش بەردەوامن لە بۆردومانکردنی پێگە و مۆڵگەکانی سەربە چەکدارانی داعش لە چیای قەرەچووخ. ڕێکخراوی داعش لە دوای لەدەستدانی ناوچەکانی ژێر کۆنتڕۆڵی و ڕووخانی دەوڵەتەکەی لە ئێستادا پەنای بردووەتە بەر خۆحەشاردان و لێدانی تونێل لە ناوچە دوورەدەستەکانی وەک چیای قەرەچووخ لە قەزای مەخمور. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرەی هەرێمی کوردستان ڕایگەیاند هەر کۆمپانیایەک پێچەوانەی بڕیاری وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی حکوومەتی هەرێم بیەوێت گەشتی عومرە لە دەرەوەی ڕێکارەکان ئەنجام بدات تووشی لێپێچینەوە و سزای یاسایی دەبێت. بەڕێوەبەرایەتی گشتی حەج و عومرە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و لە ڕاگەیەندراوەکەدا ئاگاداری سەرجەم کۆمپانیەکانی حەج و عومرە دەکاتەوە کە ماوەی درێژکردنەوەی پێشکەشکردنی تەندەر تاوەکو 12 مانگی داهاتوو درێژکراوەتەوە. بۆ ئەم مەبەستەش ئاسانکاری تەواو لە سەرجەم بوارەکان پێشکەش بەو کۆمپانیایانە دەکرێت کە لە ژێر ڕۆشنایی و ڕەزامەندی بەڕێوەبەرایەتیەکەیان دەیانەوێت خزمەت بە هاوڵاتیان بکەن. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە بڵاوکردنەوەی ئەم ئاگاداریە لە کاتێکدایە دەنگۆی ئەوە هەیە کە هەندێک کۆمپانیا دەیانەوێت بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوەی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان کار بکەن بۆ گواستنەوەی ئەو کەسانەی دەیانەوێت گەشتی عومرە ئەنجام بدەن. هەواڵی ڕۆژم پێشکەشکردن کاتێکی خۆش.